پێم خۆش بوو ئەم شەو بچینە خزمەت بەسەرهاتی ئافرەتێکی پاڵەوان، ئافرەتێکی ئیماندار، ئافرەتێکی بەتەقوا، ئافرەتێکە لە پێناو دینی خوادا قوربانی داوە، لەوانەیە بە چەندەها بە سەدەها و بە هەزارها موسڵمان نەتوان بەرامبەری ئەم ئافرەتە ببنەوە لەوەی کە بەم جۆرە قوربانی بۆ دینی خوا بدەن. لە پێناو خوادا ئینسانی ئیماندار ئەبێت هەوڵ بدات، کۆشش بکە، خۆی ماندووکەت. ئیمامی مالیکی کوڕی دینار ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ ئینسانی ئیماندار ئەو ئینسانەی کە خۆشەویستی خوای گەورە لە دڵیدایە، پێی خۆشە لە پێناو خوادا ماندوو بێت، عەزێت بخوا، ناڕەحەت بێ لە پێناو خوادا، چونکە خۆشەویستی خوا لە دڵیدایە. یەکێک لە پیاوچاکان ئیمامی عەبدولواحیدی کوڕی زەید کە ئیمامێکی زۆر زاهید و خواناز بوو، ڕۆژێکیان لە مزگەوتێک لە مزگەوتەکانی شاری بەسڕە لە سەدەمی سەحابە و تابعین دوای ئەواندا ئەو کاتانە خوتبەی ئەدا وتاری ئەدا، ئامۆژگاری خەڵکی دەکرد. لەو کاتەدا دوژمنان لە چەند لایەکەوە هوجوم و هێرشیان کردو بۆ موسڵمانان. ئەم پیاوە بەڕێزەیش هانی خەڵکی ئەدا بۆی کە بتوانن لە پێناو خوادا جیهاد کەن دژی گاورەکان و ڕۆمەکان و ئاگرپەرستەکان کە دەیانەوێت چەندەها موسڵمان بکوژن و ناحەقی بکەن. بەڵێ ئەم پیاوە ئیماندارە ئیمامی عەبدولواحید ڕەحمەتی خوای لێبێ وتارەکەیدا باسی حۆرەکانی بەهەشتی کرد، کۆمەڵشتی زۆری باس کرد. یەکێک لەو شتانەی کە باسی کرد لە وتارەکەدا باسی حۆرەکانی بەهەشت بوو کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئینسانێکە لە پێناو خوادا شەهید بێ، خوێنی لە پێناو خوادا بڕژێ، یەکێک لەو شتانەی کە خوا پێی دەبەخشێ 72 حۆری پێ دەبەخشێت. خێزان ئەمە هەدیەی ئەوەی کە لە پێناو خوادا شەهید بوویتە کوژراوی. داواکەم لە خوای گەورە میهرەبان لەو کەسانەمان بگێڕێت کە لە پێناو خوادا بکوژرێت.